از لألمانيا لدایک بوم 1986 لباجار لوبیکه. از 3 ساله از هاتم سوید و 7 سالی من دست به کمان کرد لیوتبوری باجر لیوتبوری. حتی 16 سالی پاشی از کالج من خوند. نوزده سالی من باچلور لیونیورسیتی یوتبوری من دست بکرد. من ویری 3 سال خوند پاشی از چوم استوکهلم ویری من ماستر خوند 2 سال. پشتوی از چوم زوریخ از هاتم من ویری 3 سال خوند سولیستن دیپلم. بری سالک من دیپلم خو ولگرد و کنسر خو من کرد. ئێستا لەگەڵ سیستمی نوێی ماستەری بەکالۆرۆس هەندێک لە وڵاتان سیستمی جیا پەیڕەو دەکەن. لە ئەمریکا و رووسیا و چین سیستمی تر پەیڕەو دەکەن. بەڵام لە ئەوروپا سیستمی ماستەری بەکالۆرۆس هەیە کە سۆلیست ماستەرێکی زۆر تایبەت ئەخوێنێ کە پێی دەوترێت دیپلۆمی سۆلیست کە بەڕاستی بەرزترین لیڤڵە. پشت دیپلۆما خۆ من از چوم سوید من 4-5 ئۆرکێسترا من کار کردیە. من لأوبرا من و کنسر ماستر من کار کرد لأومیو. ليوتبوری سیمفونی ئۆرکێسترا من کار کردیە. لە زانکۆکەی ئێمە ئەو کەسی ئەوێت ئەم دیپلۆمە بەدەست بهێنێت پێویستە ستێپێکی جیاواز ببڕێت. یەکێک لە تاقیکردنەوەکان کە بەڕاستی قورسترینە ئەوەیە تاقیکردنەوەکە لە بەردەم دادوەرانە و نزیکەی 15 کەس دەبن. سۆلیستەکە ئەبێ ڕێپۆرتوارێکی دوور و درێژ و زەبەلاح یەک لە دوای یەک بژەنێ. بەڕاستی دۆزەخێکە بۆ خۆی. نەهێوە ئەز مامۆستامە لە یونیڤەرسیتی یا یۆتبۆری از درسای کمانی دادم. اونها از هندجار از دیم زوریخ از اسیستنت پروفسور کولمانم هندجار از هر کاری وید کم گل درسا با خوانده کاری وی از بدم. 3, 4. Yeah, the orchestra I have for ئۆرکستراکەی دیکە کە بۆ 6 ساڵان دەچێت هەمە چەندین نەژادی جۆراوجۆر لە خۆ دەگرێت. لەگەڵ 19 کەسدا دەچین بۆ دیاربەکر. پێم وایە 15 نەتەوەی جیاوازە. هەمیان گەنجن، هەمیان قوتابین. چکین مکریه. چند کس؟ 14 کس مایا. 18 کس نیرو. هیویدارم زور هیویدارم که اما کنسرت نندوسه کنسرت لباشوریش بکن. پلان من آو بو لاولا. پلان من آوش بو که گورانی حسن زیرک این نوروز پیشکش بکن. نامم با هرم کردستان نرد و نامم کش با شهرداری آمد بنار. بدا خود جوابی هرم کردستان زود رنگ هات. 6 ماه پیچی حتی جواب که هات. این آمد به 2-3 هفته هات. Brusk is finished. بروسک خوێندنەکەی تەواو کرد. لە تونهالن کۆنسەرتی ساز کرد کە هۆڵێکی جوان و دڵڕفێنی کۆنسەرتە لە زیورخ. کۆنسەرتی کۆتایی خۆی ساز کرد کە سەرکەوتنێکی مەزن بوو بۆی. برای سالک ام چونه کره ما کنسرت کره هبو اف سال ما ام چونه آمده. من زۆر خۆشحاڵم کە جارێکتر گەڕامەتەوە بۆ ئێرە.
وەک دەزانن ساڵی ڕابردوو لەگەڵ بروسک لێرە بووم زۆر شتێکی خۆشە کە هاتوومەتەوە بۆ ئێرە زۆر حەزم لەم کەش و هەوایەیە قاوڵتێکی زۆر خۆشە ئەمە مرەبای خۆماڵیە نانێکی زۆر جوانە لەبەرەوە زۆر دڵم خۆشە. This is going to be my fifth. ئەمە پێنجەمین گەشتمە لەگەڵ گروپی ژێدار. ئەم ئۆرکسترایە هەموو هاوینێک ڕات بۆ توسکانە. منیش پێشتر سێجار لەگەڵیان چووم. ساڵی ڕابردووش چوین بۆ کۆریا. بروسک سۆلیست بوو. زۆر باش عەسفی کرد. هەر ئەویش ئەم گەشتەی ڕێکخست بۆ دیاربەکر. داوای لێکردم لەگەڵیان بچم چکە لە ڕاستیدا خوێندنیشم تەواو کردووە. تقریبا 4 سال لەکە منە ساڵ 1797 چاکرایە لە باژێر پاریس لە فەرەنسا نیکولاس لوپۆ فرانسوا نیکولاس لوپۆ چای کردیە فرانسوا نیکولاس لوپۆ کابراایەکی زۆر مەشهوربی بۆ زۆر کە سولیست هەنگنە ساڵ 1700ەکان بۆ سولیست کەمان چای دەکرد وەختی ناپۆلیۆن این فەرەنسا ئێستا ئەو کەمانە هین لەدەست یوتبۆر یونیڤەرسیتیە دانا پێم گوتنە بلاکەن تو بیت بۆ کۆنسەرت و بلاکەمانێکی باش دەکەنێت هەبیت باوەڕ دەکەم بەشکەم 2-3 ساڵیش هەر لەکە من بیت کەمانێکی لەیەکێک لە هەرێ باشترین کەمانە لە ئێروپا ئەوە توانم بژم تقریبا 300,000-350,000 یورو دەبیت ئیمڕۆ. من دەڕۆمە دەرەوە ئەنجا ئاماژە بۆ ئێوە دەکرێت بۆ ئەوەی بێنە ژوورەوە کاتێ من قسە دەکەم ئێوە هەندێکتان لێرە و هەندێکیشتان لەوێ دەبن. ئەم شەو ئێوە جێدەهێڵین لەگەڵ کەمانچەژەنی کورد بروسک زەنگەنە کە یاریدەدەری پرۆفیسۆر کۆڵمانە کە سەرپەرشتیاری دەرچوونی بووە ساڵی پار بە بەرزترین نمرە دەرچووە. Her dem bana berdewam kin gerek ki ben li vir turnevan çêbe û ser strana Kurdîn her dem veka orkestra jîn her dem de berdewam kin ji wara gelekî yani em firîn ew ka xweş bû em serbilindin ku îro orkestraya Zûriyê li şaradariya mezin li Konservatuara Aram Tigran li Amedê li paytexta dilê Kurdan pêşwazî dikin. Em serbilindin ku ciwanekî Kurd nav orkestrayeke wisa de pêşwazî dikin. بێگومان قبولکردنا me ya projeyeke wisa tenê ne konsertek bû. Bi ev konsertê xwendekarên me konservatuarê gelek muzîkjenên cîhanê de bi nav û deng nasî û her wiha ew ê ji wan gelek tiştan fêr bibin di nav vastê 4 roja de. Em li ewelê dest pê bikin. You have possibility to play with this.
قد نبي وصل نهادي صح Maybe we try it last time and I clap and this is one. Well, I think first of all سەرەتا پێم خۆشە لەگەڵ هەموواندا پێکۆ میوزیک بژەنین بۆ ئەوی کەسانی تر بناسین وەک ئاشکرا لە زانکۆش پێکۆ میوزیک ئەژەنین لەبەرەوە پێم وایە کە شتێکی باش دەبێت بۆ ئێمە کە ببینین قوتابیانی تر چۆن دەژەنن چۆن برۆ بە ئەزمموی ڕۆژانەیان دەدەن لە بواری میوزیکدا بۆیە لە ڕاستیدا خۆشحاڵم بەمە بێگومان بەو شتە دڵخۆشکەرانی تریش کە لە وڵاتێکی نوێداین وەکو کولتور خواردن هەموو شتێ ئۆرکێستراکەش شتێکی نوێ بوو قەت شتێکەوەها بۆیان نەیاندی تێت شتێوها زۆر پێیان خۆش بێت بە تایبەت کۆنسەری لە دێرێ سورب کیراگۆز إبراهيم موسى إبراهيم من دەوێت و زانینا من ئەو تشتە ئەس فێر بووم لە ئەوروپا ئەس برم بۆ خوێندەکاری سلێمانی دهۆک ئامێدە هاوێ سۆلیستێمە یەک و بە ئەسلیخوا کوردە ji başûrê Kurdistanê ye stranekê awazek ku ji bo orkestrayê Amûrê bikevan cara yekemîn premiera wê li Amedê hat darxistin I had the idea to من بیرۆکەیەکم هەیە کاتێک کەسێک کە بەڕاستی بارەمەند و کارامەیە لە ژەنینی کەمان ئێمە ئەتوانین لە وڵاتی خۆی پێشکەشی بکەین و ئاهەنگی بۆ ساز بکەین کە وەک سۆلیست لەگەڵ ئەم ئۆرکسترایە دەرکەوێت بروسک بەنیازە پارچەیەکی جوان لە ئاوازێکی بەڕێز سکوڵمان بە ناوی شاڵێک پێشکەش بکات کە بە مانای شاڵ دێت پیاوێک پڕ لە هەستی دراماتیکی کاتێک موزیک دەژەنێت هەستەکەیت بەڕاستی لە ناخیێواڵە قوڵێت و یەتە دەرەوە بەڕاستی زۆر دڵخۆشم کە کارمان پێکەوە کرد. یەکسەر بۆم هات
سکومان ناو نۆتەکە نووسایە ئیمپرۆڤیزاسیۆن ئەنی کێ خۆت چ لێرێ ئەمەش هەرگاو لە کۆنسەر قرار نادەم چ لێ دەدەم لە ئەو ئیمپرۆڤیزاسیۆن تەمەشای ئاتمۆسفێرەکەم کە دەگەمە ئیمپرۆڤیزاسیۆنەکە تەمەشای ئاتمۆسفێری جەوی ئەوە دەکەم جەوی کۆنسەر هۆلەکە و پاشی هەرەوە دەقەیە قرار دەدەم چ لێ دەدەم هەر جاوەکی کلاسیک بیت شتێکی کلاسیک دەن جاوێکی بزانم زۆر کوردیە شتێکی کوردی لێ دەدەم. پێم وایە کۆنسێرتێکی زۆر خۆش بوو ئامادەبووان زۆر دڵخۆش بوون بە تایبەتی بەهۆی ئەو دوو گۆرانیە کوردیەی کە پێشکەشمان کرد هەمووان زۆر دڵگەرم و دۆستانە و کراوە بوون هەمووان دەیانویست وێنە لەگەڵ ژەنێرەکاندا بگرن بەڕاستی خۆش بوو زۆر بەپەرۆش بوون بەرامبەر بە بروسک لەبەرەوە زۆر خۆشحاڵ بووم بەرامبەر بەمە شتێکی زۆر باش بوو. ئەوان هەستیان زۆر خۆش بینانێ ئەوان گوتن نەتەوەی کورد زۆر بەقواتە کولتوری کورد زۆر بەقواتە ناوجەوی ئامەد شتێک هەیە تایبەتە. I don't think so. Yes, sir. The right side, the right part is using in winter. لفظ 3 سال و 4 سال مقدیات صالح ناسوکن فعل و حشاش باشار فال و برخ مالا زور سلو لا ذكر ما غلام وسيس اسبا قلوش غلام كلمة كروكيش لو مدو افضاير امان لكبار التياري كير حاور لي شيخ دلالي من دست خوابت باغي قل يا قم شباب لسينج سبي حاوري جبونا خاطري الرحمة خذي وشعبي تني رشو بلك من دنيا قرتو هر چنە چ جێ گوتن تشتێ هامان نەدیتە تشتێ هامان نێتە ئێمە دانیشین چای قەمیسێک بکرین دانیشین چایك بخۆین زۆر تشت بە هەدیە دانا بۆ ئەندامی ئۆرکێسترا تشتێکی شۆک بوو بۆ ئان.
Ay Dilbere. ئای دلبەرە ئاوازێکی زۆر جوانە. أنا نابراسي از حتى أنا أيقلش آرام تيجران جنبش أوي مقدار كربو أنا بالكلاسيك رحمن وبو إيش من هناك خمجين بو لبالي از برقي خوش بو هەست دەکەیت کە هەمووان گوێ دەگرن. ئەوە پشتی کۆنسەری یەکەم چیمانە رێستۆرانە پچی کۆنسەرتەکە کاکعلی بۆمان ئای دیلبەرە گوت ئۆرکێسترەکەش زۆر پێی خۆش بوو دەنگی زۆر خۆش بوو و فکرێک بۆ من هات پرسی پرۆفسۆرم کرد پرۆفسۆر کوڵمان بەشکەم ئێمە بتوانین داهاتوو کۆنسەری داهاتوو ئەو گۆرانی گەل ئێمە بلێت. شتێکی خۆشە ئاوازی کوردی پێشکەش بکەیت وەکو گۆرانی و ئامادەکاری بۆ بکەیت. فکرا بروسک و هوالین ما یت کو کارگه یت کنسرواتوار خود داخواست کردن کو ام و در دا اره ام دنگیجی گل سمفونی ام بیجین و یک سورپریز ام در کفتین ما استراتژی گود بر کیف بول گل هوالا. Şimdi de aramazdı. Gel şuradan geç bu tarafa gidelim. پارچەکردی لە ئارامسکومال ئێمە ناو پروگرامەکەبی شالک پرسی ئارامسکومالم کرد دەتوانی گۆرانێک ئارانجە بکەیت ئەوش گوتی بلا ئارانجە دەکەم دووسێ گۆرانی دامە پێی نمونە ئەویش هەر نەپێش هەلبەژات